بەڕێز پرۆفسۆر دەیڤید ڕۆمانۆ پسپۆڕی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مامۆستا لە زانکۆی میزۆری لا میزۆری ئەمریکاوە لەگەڵما. بەڕێز دەیڤید سپاس کە لەگەڵ کوردستان 24 زۆربەی و کەسانەی کە وەکو شارەزا لە کاروباری ئەمریکاوە هەروەها سیاسەتی دەرەوە قسە لەگەڵ کوردستان 24 دەکەن دەڵێن سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەردانێکی گرنگە لە کاتێکی گرنگ و هەستیاردا و هەڵگری پەیامێکی گرنگترە لەلایەن ئەمریکاوە بۆ ناوچەکە. پێت وایە ئەم گرنگیە لە چیدایە؟ هەر کاتێک هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردەکانی سەردانی واشنگتن دەکەن زۆر گرنگە، هەر سەردانێک بکرێت گرنگە. ئەوەی ئێستا دەیکەن پتەوکردنی پەیوەندیە بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان و کەرتە سەرەکیەکانی ئابووری ئەمریکا. ئەوان وا دەکەن حکوومەتی ئەمریکا بە تەواوی ئاماژەکان دەربڕێت کە چۆن بە ئابووری و خۆشگوزەرانی هەرێمی کوردستان بەستراوە. زۆر باشەکەواتەوە ژوورکردنی و دووڕێکەوتنەکە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان کرا ئەتوانین بڵێن جۆرێک لە پاڵپشتی ئابووری و سیاسی ئەمریکایە بۆ هەرێمی کوردستان؟ بە دڵنیاییەوە ئەمە ئاماژەیەکە بۆ متمانەی ئەمریکا بە حکوومەتی هەرێمی کوردستان دانپێدانانە لەلایەن ئەمریکاوە بۆ ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان و مافەکانی بۆ دەست پێشخەری ئابوووریەکانی و جێبەجێکردنی ئەمە پابەندیەکی واشنگتنە بۆ هەولێر. باشە ئەتوانین بڵین هیچ ئاماژەیەک بۆ گۆڕانکاری لە استراتیژێتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق بەتایبەتی لە هەرێمی کوردستان دەبینین لە سیاسەتی دەرەوە بەتایبەتی لەگەڵ هاتنی ئیدارەی ئەمریکا بە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ؟ ڕاستیدا نازانم ئەگەر ئەم دوو گرێبەستە لەگەڵ وەسترن زاگرۆس و HKN هیچ گۆڕانکاریەک بێت لە وەبەرهێنانی ئەمریکا لە هەرێمی کوردستان. ئەمە درێژخایەم بووە یاخود گۆڕانکاری بێ لە ڕێکەوتنەکانی ڕابردوو. لە ڕاستیدا یەکسۆم مۆبیل وەبەرهێنانێکی گەورەی کرد لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا و کۆمپانیای دیکەش هەبوون لەم بارەیەوە. ڕێککەوتنی گرێبەستە نەوتیەکان بەردەوامی دانە بە پشتیوانی ئەمریکا. ئەم ڕێککەوتنەکە لەگەڵ ئەم دوو کۆمپانیا گەورە ئەمریکیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە. ڕێککەوتنی گەورە بە بەهای 110 میلیارد دۆلارن لە بواری وزە و بەرهەمهێنانی وزە لە هەرێمی کوردستان بە تایبەتی غازی سروشتی. ئەتوانین بڵین کە هەرێمی کوردستان بەرەو مۆدێلێکی شەراکەتی سربەخۆ دەڕوات وەکو بەشێک لە وڵاتانی عەرەبی ناوچەکە دەوڵەمەند بنەوت کە هەمان ڕێگە دەگرنە بەر ئێستا هەرێمی کوردستان خەریکە بەو ئاراستەیەدا لەگەڵ ئەمریکا مامەڵە دەکات؟ بەدڵنیاییەوە ئەمە دامپێدانانێکە تا ڕادەیەک بۆ مافی هەرێمی کوردستان لەوەی خۆی وەبەرهێنان لە کەرتی نەوت و غاز بدا و پەرەی پێ بدات. بە هەمان شێوە سەرنج دانا لەسەر بەرهەمی ناوخۆی نابێت هیچ کێشەیەکی دەستوری یاخود یاسایی دروست بکات. بە دڵنیاییەوە وەزارەتی نەوتی عێراق ڕەتی کردووەتەوە و ئەمەش هەرێمی کوردستان مافی تەواوی خۆیەتی پەرە بە ئابووری خۆی بدات، گەشەی پێ بدات بە دیاریکراویش کێڵگە نەوتی و گازیەکان کە نوێن. بە هەمان شێوە لە کە کێشەیەک دروست بووە لە هەناردەکردنی نەوت لە کەرکووکەوە بۆ بەندەری جیهان ئەمە کێشەیەکی جیاوازە، بەڵام بەرهەمهێنانی گاز بۆ ناوخۆ بۆ پێداویستی عێراق ئاساییە، نابێت هیچ کێشەیەک دروست بکات. ئاماژەت بە هەڵوێستی حکوومەتی عێراق و کاردانەوەی کرد بەرامبەر بەم گرێبەستانی کە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. پێت وایە ئەمریکا چۆن دەڕوانێتە ئەم کاردانەوەی حکوومەتی عێراق یا لە داهاتوودا چۆن هەنگاو بەرەو ئەم بابەتە دەنێت لەگەڵ حکوومەتی عێراق و مامەڵەی لەگەڵ دەکات؟ پێشبینی دەکەم هویاخوازیشم واشنگتن
فشار لەسەر بەغدا دروست بکات و دەسەڵاتدارانی بەغدا ڕێز لە دەستور و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بگرن هەروەک لە مادەکان و لە مادەی 112 دەستوردا ئاماژەی پێدراوە مادەی 115 و مادەی دیکەش نەک بە شێوەیەک هەوڵ بدات ناوەندگەرایی بە هەموو دەسەڵاتەکان بدات لە بەغدا کۆیان بکاتەوە لەبارەی ئەو کێڵگانەش کە لە پێش 2007 دۆزراونەتەوە دەستور لە بەغدا توانیویەتی بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان و پارێزگاکان بتوانێت کاری تێدا بکات ئەو کێڵگە نوێیانەش هەرێمی کوردستان مافی تەواوی خۆیەتی بەرەو پێشیان ببات بەو شێوەیە کە خۆی دەیەوێت باشەگەر لە بازنێکی گەورەتردا سەردانی سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا و پەیوەندیەکانی ئەمریکا و کوردستان هەڵبسەنگێنین ڕۆڵی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووی داوە بە تایبەتی بۆ داهاتوو چۆن دەبینن ئایا ئەمریکا وەک دوورگەیەکی سەلامەت لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆز و ناسەقامگیر سەیری هەرێمی کوردستان دەکات؟ بەڵێ ڕام وایە مە ڕاستە بەم شێوەیە بووە چەندین ساڵ بەم شێوەیە بووە هەرێمی کوردستان شوێنێکی سەقامگیرە دوورگەیەکی سەقامگیرە بۆ ئەمریکا ئەوان گرنگێکی زۆر دەدەن بە هەرێمی کوردستان ئەمەش لێشاوێکە یاخود شەپۆڵێکی پشتیوانیە بۆ هەرێمی کوردستان تا بتوانن لە دەست پێشخەریەکان پشتیوانیان لێ بکەن لەگەڵ کەواتەم سەقامگیریە چ کاریگەریەکی لەسەر عێراق و هاوکات ناوچەکەش دەبێت ئەمریکا وەکو هاوبەشێکی متمانە پێکراوە سەقامگیر سەیری هەرێمی کوردستان دەکات و پلانی درێژخایەن و استراتژی درێژخایەنی لە هەرێمی کوردستان بۆ ناوچەکە چی دەبێت؟ هەر وەک دەزانن ئەگەر بەغدا و هەولێر بەشێک لە ناکۆکیەکانیان لەبارەی موچە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چارەسەر بکەن لەو بڕواایەدا هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی دەتوانن نمونەیەکی زۆر باش بن کە فیدرالیزم چۆنە چۆن کار دەکات بۆ نمونە لە سووریا ئێستا گفتوگۆ هەیە تورکیاش حکوومەتی نوێی دیمەشق هان دەدات کە نەیەوێت فیدرالیزم جێبەجێ بکات بەڵام فیدرالیزم باشە دەربژاردەیەکی باشترە بەراورد بە ناوەندگەرایی و تاکڕەوی لە دەسەڵات بۆ وڵاتێک کە فرە پێکاتە و فرە پێکاتەی ئاینی و نەتەوەی عێراقیش نزیکە لەوەی باشتر بێت لە جێگرەوەکەی فیدرالیزم باشترە لە بژاردەکانی تر باشە ئاماژەت بە گۆڕانکاریەکان لە ناوچەکە کرد بە تایبەتی لە سووریا لە دوای ڕوخانی ڕژیمی ئەسەد هەرێمی کوردستان دراوسەی کۆمەڵێک وڵاتە لە ناوچەکە کە بۆ ئەمریکا پێگەیەکی استراتژی و گرنگیان بووە لە ماوەکانی ڕابردوودا ئایا توانیوێتی هاوسەنگی هێز لە نێوان ئەکتەرە ناوچەیەکان و هاوکات ئەکتەرە زلهێزەکانی جیهان وەکو ئەمریکا ڕابگرێت ئەمریکا چۆن دەڕوانێتە ئەم پێگە جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا؟ هەرێمی کوردستان دەتوانێت نمونەیەکی باش نیشان بدات کە چۆن یاخود بۆ دوورخستنەوەی ناوەندگەرایی لە دەسەڵات لە سیستەمێکی دیموکراسی و فیدرالی باشترە لە پرۆژەی سیاسی ڕابردوون لەو ناوچەیەدا بەڵام دەبێت ئەوان خۆیان لە ململانەی دوورخستەوە ململانەی چەکداری مەبەستن نێوان کورد و عەرەب لە عێراق کە چەندین ساڵیش بەم شێوەیە بوو لە مێژووی عێراقدا بۆیە لە وڵاتێکی وەکو سووریا ئەگەر بیانەوێت ئایندەیەکی باشتر بنیات بنێن دەبێت نمونەیەک بێت چاوی لێ بکەن واتە ئەمریکیەکانیش دەبێت لەمە تێبگەن لە سووریا و عەرەب بە شێوەیەکی گشتی کە فیدرالیزم وشەیەکی خراپ نییە. باشە لە کاتێکدا کە وڵاتانی ناوچەکە چاویان لەوەیە کە لە واشنگتنەوە بڕیاری گرنگ سەبارەت بە داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵم گۆڕانکاری و هاوکێشە سیاسیانە دەربچێت لە دوای سەفەرەکەی دۆناڵد ترەمپ بۆ ئیمارات و قەتەر و هاوکات سعودیا سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتنە
ئەو کەسانەوە کۆنگرێسمانانی کە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیران کردووە دەڵێن ئەمریکا پاڵپشتی کوردستانێکی بەهێز دەکات. ئەمریکا بەلایەوە گرنگە کە کوردستان بەهێز بێت و ئەمە بەرژەوەندیەکە هاوبەشی لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان چییە؟ بە بۆچوونی من ئاماژەیەکە بۆ پەیوەندیەکی بەردەوام و باش لە نێوان هەولێر و واشنگتن. ئەمەش ئەم جۆرە مامەڵەکردنە، ئەم جۆرە وەبەرهێنانە، ئەم جۆرە پەیوەندیە دەست پێشخەری دیپلۆماسی کە هەمیشە خۆشحاڵ بووینە بەدی بکەین. زۆر باشە. زۆر سپاس دەکەم بەڕێز پرۆفسۆر دەیڤید ڕۆمانۆ، پسپۆڕی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مامۆستا لە زانکۆی میزۆری کە لەگەڵ کوردستان 24 بووی. زۆر سپاس.